زۆر سپاس کاکشەهۆ، سپاس بۆ ناوەندی لێکۆڵینەوەی ڕوودا و کارێکی باشی کردووە کە ئەو پانێڵەی ساز کردووە و دیارە ڕوودا و پێشتریش هەنگاوی لەو جۆرەی هەمیشە ناوە هیوادارین سەرکەوتوو بن. من پێم وایە کە کاک نێچیروان بارزانی دوو تایبەتمەندی هەیە، ئەکرێ خۆی سوودی لێ وەرگرێ و خەڵکیش سوود لەو تایبەتمەندیانەی کاک نێچیروان بارزانی وەرگرێ. یەک ئەزمونێکی گەورەی سیاسی و بەڕێوەبردن و سەرکردایەتی هەیە. دوو بیرکردنەوە و دیدێکی باشی هەیە بۆ بەیەکەوە ژیان، بۆ بەیەکەوە کارکردن، بۆ کاری هاوبەش. من بەڕای خۆم ئەگەر کار بکات لەسەر ئەو یان لەسەر بنەمای ئەزمموی خۆی و لەسەر ئەو دیدە تایبەتی خۆی کار بکە، دڵنیام لە 4 ساڵی ئایندا ڕۆلێکی باشی دەبێ لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکان، لە بەهێزکردنی پەیوەندیەکان، لە دروستکردنی سەقامگیری، لە دروستکردنی دڵنیایی لە نێوان هاوڵاتیان و لە نێوان دەسەڵات. بەڵام من ئێستا ئەمەیە پرسیارێک بکەم، ئێمە لێرە قساکەین ئایا بەڕاستی سەرۆکی نوێی هەرێم جێی لەو قسانەی ئێمە لەو بۆچوونانەی ئێمە یا دواتر پوختەی ئەو دیالۆگەی کە لێرە کراوە ئەرچی بۆ چێشراوە بۆ یەچێ، یان ئێمە هەروە بۆ تەلەڤیزیۆن قساکەین. من دیدارێکی وا کە بیر و بۆچوونی جیاوازی تێدا ئەخرێتە ڕوو، قسەی لا بەلای تێدا ئەکرێ، یعنی گرنگە سەرۆکی نوێ گوێی لێ بێ، گرنگە بزانێ بۆ ئەوەی هەم پانێلەکەی ئێوە یعنی سوودێکی باشتر بگەینی، هەم ئەویش ئەوە. من جارێ نازانم ئایا خۆی ئەمە ئەبینێ یاخود دوای پوختەکەی بۆ ئەچەیان هەروە بۆ تەلەڤیزیۆنی. هیوادارم ئەوە بێ، هیوادارم خۆشی ئاگای لێ بێلانی کەم پوختەی ئەو دیالۆگەی هەیە. کاکشەهۆ، ئێمە کاتێک باسی پەیوەندیەکانەکەین، جارێ پەیوەندی هەموو جۆرە پەیوەندیەک لەگەڵ هەر نێوان وڵاتێک و وڵاتێک، نێوان حیزبێک و حیزبێک، نێوان کەسێک و کەسێک لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەشە، لەسەر بنەمای هێزە، لەسەر بنەمای دیدی هاوبەشە. ئێمە کاتێک باسەکەین ئایا بەرژەوەندی ئێمە لەگەڵ چییە بۆی بتوانین پەیوەندەکانی خۆمان هەڵسەنجێنین. و ئەگەر باز دەکەین کاتی باسی پەیوەندەکانی هەرێمی کوردستانەکەین، مەبەستمان ئاستی ناوخۆی هەرێمی کوردستانە، ئاستی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالیە، ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان و دەوڵەتانی ناوچەکەیە یا لەگەڵ جیهانە. من پێم وابێ ئەڵێن ینی بەنسبەتی ناوخۆمان لە هەموو شتێک گرنگترە. ئەگەر هاتوو لە کوردستان سەقامگیری هەبێ، ئەگەر هاتوو سەرۆکایەتی هەرێم چەتری کۆکەرەوەی لایەن و بۆچوونە جیاوازەکانی هەرێمی کوردستان بێ، ئەگەر هاتوو سەرۆکایەتی نوێی هەرێمی کوردستان هەنگاوینا بە ئاراستەی چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکان و بە ئاراستەی دروستکردنی سەقامگیریەک کە هەموو هاوڵاتیان لە ژێرسای ئەو چەدرە هەست بە دڵنیایی و گەشەکردن بکەن، من پێم وابێ سەرۆکی هەرێم یاخود سەرۆکایەتی هەرێم دەتوانێت ڕۆڵێکی گەورەتری کاریگەرتری هەبێ لە بەهێزکردنی پەیوەندیەکان لە چارەسەرکردنی کێشەکان. کێشەکانی هەرێمی کوردستان دیارن. من ئەمەوێت لێرە لە سەرۆکایەتی هەرێمەوە دەست پێ بکەم. هەمومان نەزانین ململانەیەک هەیە بۆچوونی جیاواز هەیە لەسەر سیستمی حکومڕانی. بەشی سەرەکی سیستمی حکومڕانی پەیوەندی بە یاسای سەرۆکایەتی هەرێمەوەیە. بەڕاستی خۆزگە من گوێم لە وەڵامی کاک نێچیروانە بوو، ئایا خۆی ئامادەیە یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکاتەوە بە شێوەیە کە ئێمە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان بتوانین لەسەر پرۆژەی دەستوریش هەموار بکەینەوە و دەنجی لەسەر بدەین بۆی سیستەمێکی سەقامگیری ڕوون و ئاشکرامان هەبێ. ئەوە گرنگە کار لەسەر ئەوە بکرێتن کە یاسای سەرۆکایەتی هەرێم بەپێی بە هەموارکردنەوەی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستانیش هەموار بکرێتەوە بۆی هەموو لایەنەکان دڵنیا بینەوە کە سیستمی حکومڕانی لە ئایندەی کوردستان ئەبێتە سیستمێکی پەرلەمانی دێموکراسی. ئەوە زۆر گرنگە. کۆمەڵێک کێشەی تر هەن. بۆ نمونە ئایا سەرۆکایەتی هەرێم لەمە دووە کە ئاراستە سیاسیەکەی تەنیا ئاراستەی پارتی دێموکراتی کوردستان و یاخود هی پارتی و یەکێتی دەبێ یا ئاراستەیەکی نیشتیمانی گشتگیر دەبێ. من ئومێد دەکەم سیاسەتی دەرەوەی سیاسەتی ناوخۆیی گشتگیر بێ، ڕنگدانەوە بێ، ڕنگدانەوەی هەڵومەرجی هەرێمی کوردستان و بەرژەوەندی باڵەکانی هەرێمی کوردستان بێ. بۆ ئەوە لێرەوە من پێشنیارەکەم کە سەرۆکی نوێی هەرێم یەکەمین کاری
دیدارێک یاخود کۆبوونەوەیەک بێ بۆ دروستکردنی دیدێکی هاوبەش لەگەڵ هەموو حیزبە کوردستانیەکان بۆی حیزبە کوردستانیەکانی ئێرەش دڵنیا بن لەوەی ئاراستەی سیاسی هەرێمی کوردستان ئاراستەی حیزبێک و دوو حیزب نییە بۆ نمونە هی پارتی و یەکێتی یا گۆڕانیش نییە بەڵکو ئاراستەیەکی هەرێمی کوردستان ئەوانیش ڕۆلیان هەبێ لە دیاریکردنی نەخشە ڕێگای سیاسەتی ئایندەی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دەرەوە دراوسێ لەگەڵ عێراق واتە بە کورتی کۆمەڵێک گرفت هەن لێرە ئەگەر بێت و پێداگیری لەسەر بکرێ و چارەسەر بکرێ بەو تێبینیەی کە من گوتم کاک چیروان بارزانی دیدێکی تایبەتی هەیە بتوانێت ئەوە بکە من دڵنیام ئەتوانێت لێرە جێپێی سەرۆکایەتێرم ئەوەندە بەهێز بێت کە کاریگەری لەسەر بەهێزکردنی پەیوەندەکانی عێراقەوە بێ کە ئەڵێم پەیوەندەکانی عێراق دیسان ئەویش لێرە ئەوەش لەوێ ڕەنگەداتەوە ئێمە لە عێراق بەژەوەندیمان دیدمان هەموو شتێکمان لایەنە فراکسیۆنە کوردستانیەکان کۆمەڵێک برادری پەرلەمانی عێراق پەرلەمانتاری عێراق و کوردستان لێرن یەکە بەڵام لەوێت جیاوازیە سیاسیەکانمان زۆرن تۆ ئەکرێ لێرە جیاوازی سیاسی هەبێ بەڵام ناکرێت لەوێ کە لەسەر دەستور لەسەر ئایندەی کوردستان لەسەر ئایندەی هەرێم جیاوازی هەبێ من ئومێد دەکەم ئەوە بڕنگ بداتەوە لەوەی کە فراکسیۆنە کوردستانیەکان لە پەرلەمانی عێراق گروپی هەرێمی کوردستان لە حکوومەتی فێدرالی یەکەیەکی یعنی پتە و هاوپەیمانێتێکی یەکگرتووبی لە پێناوی جیاکارینا لە پێناوی جێبەجێکردنی دەستور من ئەمەوێت لێرەوە بچمە سەرپەیوەندیەکانمان لەگەڵ عێراق ئێمە دەستورێکمان هەیە کە 2005 دەنگمان بۆی داوە لە چوارچێوەی دەستوری عێراق مافەکانی گەلی کوردستان جێگیر کراون تەکیدی دەکەمەوە لە چوارچێوەی دەوڵەت هەموو مافەکانی ئێمەی تێدا جێگیر کراون ڕاستە حکوومەتی عێراقی یاخود بە مەبەست یا بێ مەبەست پێشێلی هەندێک لە خاڵ و بەندەکانی ئەو دەستورەی کردووە بەڵام ڕەنگە ئێمەش لەلایە خۆمانەوە پێشێرمان کرد بێ دەستگرتن بەو دەستورە هەوڵدان بۆ جێبەجێکردنی دەستور بە تایبەتی مادەی 140 دروستکردنی ئەنجومەنی فیدرالی چارەسەرکردنی کێشەی نەوت من پێم وابێ هەرێمی کوردستان بە ئاقارێکی زۆر بەهێزتردا دەباتن ئێمە دەستورمان هەیە و مافەکانمان لەو دەستورە جێگیر کراون ڕاستە دەستور بنمونە مادەی 140 جێبەجێ نەکراوە بەڵام خوشک و برایان ئەگەر جێبەجێش نەکراوە لایەنە سیاسەکانی عێراق حکوومەتی عێراقی دەرگای گفتوگۆ دایان نەخستووە و پەشیمان نەبووینەتەوە لەو دەستورەی کە دەنگمان پێداوە کەواتە لەم قۆناغا دەستکردن بە دەستور بە جێبەجێکردنی دەستور زۆر گرنگە دوو کێشەی زۆر سەرەکی هەیە لە کێشە هەڵواسراوەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا یەکیان مادەی 140 کە خەڵکی کوردستان پێی وایە مادام حکوومەتی فیدرالی مادەی 140 جێبەجێ ناکە نیەتی نییە دەستور جێبەجێ بکە کەواتە مەترسی هەیە نیگەرانی هەیە لەوەی جارێکی زوڵم و ستەم بۆ هەرێمی کوردستان بگەڕێتەوە حەقی خۆمانەوە زۆر نیگەرانیەمان هەبێ لە بەرامبەردا کێشەی نەوتمان هەیە ئێمە پێمان وایە کێشەی نەوت ئەبێت لەژێر چەتری دەستور ئەوەی مادەی 112 چارەسەر بکرێ بەڵام لایەنە عێراقیەکان لەبەر هەر هۆی کارێک بێت نایەنە پێش دوو پرۆژەی یاسای دەستوری هەردووچی لە پەرلەمانی عێراق پەچیان خراوە جێبەجێ ناکرێت من پێم وابێ ئەوانیش والێکێ دەنەوە ئەگەر هات و سربەخۆیەکی اقتصادیە بۆ هەرێمی کوردستان یاخود کێشەی نەوت بەو شێوێ چارەسەر بوو ئەو کاتە ڕەنگە هەرێمی کوردستان زیاد بیتەوە لێرەدا حکوومەتی یا هەندێک لایەنە سیاسیەکانی عێراق لەوە ئەترسێن هەرێمی کوردستان بەهێز بی جیابێتەوە ئێمەش لێرە ئەترسین کە حکوومەتی عێراقی مادام مادەی 140 جێبەجێ ناکە کەواتە گەڕانەوەی مەترسی بۆ هەرێمی کوردستان هەیە چۆن ئێمە دڵنیایی دروستکەین لە نێوان ئەو دوو لایەنانە واتە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا من پێم وابێ کاک چیروان بارزانی سەرۆکی هەرێم و جێگرەکانی و لە ئایندا وەکو باسم کرد بە لەبەرچاوگرتنی هەڵومەرجەکانی ئەتوانن پێداگیریەکی چاک بکەن لەسەر جێبەجێکردنی دەستور جێبەجێکردنی دەستور بۆ ئێمە گرنگە خوشک و برایان کاتێک دەستوریش جێبەجێ ناکە جێبەجێ ناکرێ کاتێک بیانوو بەدەستەوە بدە حکوومەتی عێراقی لە مەودووە مادەیەک هەیە لە دیباجەی دەستورە مادە نییە ئەڵێ یەک پارچەی خاچی عێراق بەندە بە جێبەجێکردنی دەستور واتە ئەگەر هاتوو دەستور جێبەجێ نەکرا هیچ ڕەوایەتێک بۆ یەک پارچەی خاچی عێراق نامێنێ واتە لەوێژ جۆرێک دڵنیایی خەڵکی کوردستان کراوەتەوە کەواتە ئەبێ ئێمە کار لەسەر ئەوانە بکەین کار لەسەرەوە بکەین کە پەیوەندیەکانمان بەهێزکەین من پێم وابێ هەرێمی کوردستان کاتێک کێشە هەڵواسراوەکانی لەگەڵ حکوومەتی فیدرالی چارەسەرەکە کاتێک پەیوەندیەکی ڕێک و پێک لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدا هەیە
لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و خەڵکی عێراق بەگشتیە و ئەوە وا دەکات کە پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ دەوڵەتەکانی دەرو دراوسێش بەهێزتر بکرێن. برای بەڕێزم لە ئێرانەوە باش وەسفی هەرێمی کوردستانی کرد. ئێمەی هەرێمی کوردستان لەو دوورگەیە یعنی وەکو دوورگەیەک ناتوانین بە ئارامی بژین کاتێک ئەمریکا کێشەی لەگەڵ ئێران هەبێ، کاتێک ئەمریکا کێشەی لەگەڵ تورکیا هەبێ، کاتێک لە سووریا کێشەی رووسیا و ئێران و حزب الله هەبێ، نازام ئەو هەموو کێشانی هەیە، ئێمە ناتوانین دوورگەیەکی ئارام بین. بۆیە لەم قۆناغەدا یعنی بە تایبەتیش کە دەرفەتێکی تر هاتۆتە پێش لە عێراق، ئەویش بوونی بەڕێز عادل عەبدولمەهدیە لە سەرۆکی حکوومەت قۆستنەوەی ئەو دەرفەتە بۆ پتەوکردنەوەی پەیوەندیەکان و بۆ بەهێزکردنەوەی هەرێمی کوردستان بەڕای من قۆناغێکی زۆر گونجاوە. پەیوەندیەکانمان لەسەر ئاستی وڵاتانی دەرودراوسێ من حەزەکەم ئاماژەیەک پێ بدەم. لە هەموو دنیا ئەڵێن بەرژەوەندی هەمیشەیی هەیە بەڵام دۆستایەتی هەمیشەیی نییە، ئەوە ڕاستە. بەڵام بەداخەوە دەمارگیری نەتەوەیی دەوڵەتپەرستی وڵاتانی دەرودراوسێ هەرگیز بیر لە بەرژەوەندی هەمیشەیی لەگەڵ هەرێمی کوردستان یاخود لە گەلی کوردستان ناکەنەوە. ئەوەندەی گەلی کوردستان وەکو مۆتەکە و وەکو مەترسیەکی ئایندە سەیرەکەن، ئەوەندە وەکو بەشدارێک وەکو هاوبەشێک بۆ بێکەوە کارکردن بۆ بەرژەوەندی هاوبەش بیر ناکەنەوە. تا ئێستا وایە پەیوەندیمان لەگە هەموو ئەو وڵاتانە هەیە، بەڵام دەمارگیری و دەوڵەتپەرستی و تایفەگەری ڕێگری لەعلاکە. وڵاتانی ڕۆژئاوا بەو شێوەیە بیر ناکەنەوە وەکو لێرە بیرەکەنەوە. ئەو ئامادە نییە بەرژەوەندی هەمیشەیت لەگەڵ دروستکە، تاکتیکت لەگەڵەکە ئەبێ زۆر ئاگادار بین، تاکتیکت لەگەڵەکاتن، ئەو لە بەرچاومانە من نامەوێت نوێنە بینمەوە. بۆیە کاتێک ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقی ئێمە ڕێککەوتنمان هەبێ بەو پێی وڵاتێکی خاوەن سیادێ و ئاڵای لێنێتەوە یەکگرتوەکان هەیە، ئێمە باشتر ئەتوانین سوود لە پەیوەندیەکان لەگەڵ دەرودراوسێشوەگرین. بە پێچەوانەوە خوشکوبرایان لە بیرتان نەچێ لە دوای ڕێفراندۆمەوە مانۆری سەربازی عێراقی تورکی لە پشتی ئیبراهیم خەلیل کرا، هێز عێراقی چووە حاجی ئۆمەران و چووە باشماخ. ئەبێ ئاگادار بین، یعنی ئەو خاڵە ئەبێ هەمیشە لە بەرچاوی بگرین. لەسەر ئاستی دنیاش بێگومان پەیوەندی بە بەرژەوەندی هاوبەشێ، بەرژەوەندی هاوبەشی هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ڕۆژئاوا لە ماوەی ڕابردوو بە تایبەتی لە ڕوبەڕووبوونەوەی داعش گرنگ بوو، گەورە بوو، بەڵام ئەو کاتیە لەسەر مەسەلەی نەوت ڕەنگە کاتی بێ، چونکە نەوتی هەرێمی کوردستان تێری ئەوە ناکە، یعنی ناتوانێت بازارەکانی جیهان کاریگەری لەسەر بازارەکانی جیهانە بێ پەچی بخەیان بگەم. لەبەرەوە من پێم وایە پێم وا بیت پێدەچی درێژەم دابی، پێم وا بێ گرنگە کاکشەهاو من ئەمە ئاماژەیەک دەم بەداخەوە لە سەروبەندی هەڵبژاردننی سەرۆکی نوێ هەرێم دوو ڕوودا و ڕوویاندا پێم خۆشە لێرە ئەو دوو ڕوودا لە بەچاوگرین کە باش نەبوو، ئاماژەی باشترین من دڵیان چارەسەرکرێن بەڵام ئاماژەی باش نەبوون. یەکیان ئەوە بوو کە سەرڕای ئەوەی ڕێککەوتنی یەکێتی و پارتی هەبوو بۆ دەنگدان بە کاک نێچیروان بارزانی وەکو سەرۆکی هەرێم، کێشەمان نەبووە لەگە کاک نێچیروان بارزانی و لەگەڵ هەڵبژاردننی سەرۆکی هەرێم کێشە نەبووە، بەڵام فراکسیۆن بایکۆتی کرد. ئاماژەیەکی باشنە بۆ لەبەر ڕێک نەکەوتن لەسەر کەرکووک ئەوە پەیوەندی بە دیدی هاوبەشمانەوەیە، واتە دیدێکی هاوبەشمان نییە بۆ کەرکووک و ناوچەدا بڕێراوەکان، ئەبێ ئەو کێشەی چارەسەر بکرێت. ئاماژەی دووەم زۆر بچووکە بەڵام تکایە گرینگە ئەو بابەتە. 12 مانگی 5 هێشتا سەرۆکی هەرێم دەنگی پێ نەدراوە بە بڕیارێک لە سەرۆکایەتی هەرێم، بە بڕیارێک لە سەرۆکایەتی هەرێم نا لە سەرۆکایەتی حکوومەت، هەرچی فەرمانبەری ناپارتی هەیە لە ناو دیوانی سەرۆکایەتی هەرێم نەقلی دام و دەستگاکانی ترکران. من دڵنیام کاک نێچیروان بارزانی ئاگای لێ نییە و ئاگاشی لێبێ دڵنیام بە هەڵەتیان گەیاندووە، بەڵام ئەوە ئاماژەیە تکاتان لێ دەکەم ئەو ئاماژانە خەڵکی تر خوێندنەوەی لەسەرەکە مەترسی لەسەرەکە. بۆیە من ئومێد دەکەم سەرۆکایەتی هەرێم دیوانی سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی هەرێمی خەڵکی کوردستان بێ، هیتەنیا هی پارتی و یەکێتی نەبێ، هیتەنیا یەکێتی و پارتی و گۆڕانیش نەبێتن، بۆی بتوانین بەیەکەوە 4 ساڵی ئایندە هەمومان هاوکار بین لە سەرخستنی پرۆژەی هەرێمی کوردستان. بەڕێز ئارێز عەبدوڵڵاه گەلێک سوپاس. کاک عەبدوسەلام بەرواری تەنیا لەم ئەخیرەوە نەوتت نووسیون دەبێت جوابێکت بۆ ئەم قسانە هەبێت.